ئەگەر کەسی واسواس بیزانایە ئەوەی کە تێتە مێشکی لە بیری خراپ کوفر گوێن گومان بەرامبەر بە دین خی پەڕۆگار لی ناگرێ و محاسبەی ناکا و تاوانبار ناوێ لەسەری چوون بە دەستی خۆی نییە. پێغەمبەر صلی الله عليه وسلم چی ئەفەرمێ ئام شتانە خی گەورە لەسەر ئومەتەکەمی خستووە مەگەر بێتە سەر زمانی یان ئیشی پێ بکە ئێتخوا کەسی واسواس هیچ لەما ناکات نەخێر ئەگەر بیان زانەیە ئام وەسوسە بۆ سەحابەکانیش دروستە بوو. پێغەمبەر صلی الله عليه وسلم پیانی ئەفەرموو ذاکە صریح الئیمان نیگەران مەبن ئەو شەڕی ئێوە لەگەڵ وەسوسەکەیە ئەیکەن ئەوە بەروبوومی ئیمان و چاکیتانە خراپکارەکان شتیوان بۆ دروستەوێت نەخێر ئەگەر بیان زانەیە وردە پرشی میز کە نە هەستی پێکرێ و نە بە چاوە بینڕێ شەرع لێی خۆش بووە داوای لێ نەکردی جلی بۆ بگۆڕی زۆر ورد بیتۆ لێ سەراوکردنیان ئاسان ناو بڵێ ئەگەر بیزانایە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵەوەی سەرڕیشی زۆر بووە بە ئەمەنە دەستنوێژی ئەگەر بە پێنجەوەنەی ئامە غوستی لەشگرانی تەواوە کرد ئەوەنە تەکلیفی لە خۆیە کرد نەخێر ئەگە بیزانایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمیە کاتێک کە نوێژەکەن شەیتانە تێتە کنتان یعنی تێبۆلاتان و فویە کاتە ژێرتان بۆی وا گومانکەن دەستنوێژتان شکیاوە نەکەن نوێژەکەتان دووبارە بکەنەوە بیبڕن مەگەر بۆنێک یان دەنگێک ببیسن ئەبیسیت نەخێر ئەگە بیزانایە زۆر ترسان لە مردن و نەخۆشین هیچ ئەجەلی دوا ناخە لە کاتی خۆی تۆرە مری باشە ئەم هەموو بیرکردنەوە و قەلەقیەت ئەبێ وات لێ بکە عیبادەت زیاترکەی یان سەغڵەتی بکێشی حتمما عیبادەت ئەگەر بیزانایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەلەکە المتەنەطیعون تیا چوون ئەوانەی زۆر ڕۆچن لە شتەکان بیرکردنەوەی کورت ناکردووە بڵێ ئەی ئەگەر بیزانایە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم فەرمێ دع ما یەریبک إلى ما لا یەریبک واز لەو شتە بێرە کە گومانیاتیە بڕۆ شتێک بکە شتێک هەڵبژێرە کە گومان هەڵناگرێ ئەگەر وای بکردایە بڕیارەکانی دوو دڵی تیاکەوت نەخێر ئەی ئەگەر بیزانایە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی إن الله كره لكم كثرة السؤال خی گەورە ڕقێتی زۆر پرسیارکەی و ڕۆبچی لە شتەکان ئەگەر بزانایە ئەوەنە پرسیاریە کرد نەخێر ئەگەر بیزانایە پێغەمبەر صلی الله عليه وسلم نەهی لێ کردووە ئەو هەموو ئەگەرانە بۆ خۆی دابنا ئەگەر وام نەکردایە ئاوا بوو وا نابوو فإن لو تفتح أبواب الشياطين چونەمە دەرگاکانی شەیطانت لێ کاتوە نا هەرچیەک بووە و ئەوێت بڵێ قەدەر الله وما شاء فعل بەم قەناعەتەوە بژی با ئەگەرەکان نەترسێنن زۆر ئەگەریان ناشت سەوزنەوە ئەگە بیزانایە لەسەر ئەو تەکلیفە زیاوەی لە گیان و دەرونیەکە هیچ ئەجرێکی دەست ناکەوێ بەڵکو هەنیە جار تاوانباری شەوێ تخوا بەردەوام بێ لەسەر ئەو وەسوسەیە نەخێر ئەگەر کەسی واسواس بیزانایە خەڵک بە شایەک و تەماشایەکەن لە پشتەملەوە چۆن باسیەکەن باوەڕ هەر لەبەر شەخسیاتی خۆی وازی لە وەسوسەکەی ناور بڵێ ئەگەر بیزانایە ژیان و دینداری چەند ئاسان و خۆشە بەبێ وەسوسە ئام شتانەی کە باسمان کرد زائد زیکرەکان تەمەڵی لێ ئەکرد ئێوە وەڵام بنن حەزەکەم لە کۆمنتشا هاوکاری ئەم جۆرە کەسانە بکەن فۆڵەتان بیر نەچێ وەسەلام عەلەیکم.